کورد لە ڕۆژگاری ڕیفراندۆمدا سعدی پیرا ڕۆژەکەی دیاری کرد و تیلەرسۆنیش نەیتوانی ڕۆژەکە بگۆڕێت. شش ساڵ لەمەوبەر ئەمریکا بەڵێنیدا بە بارزانی ئەگەر ڕیفراندۆم نەکات یارمەتی کورد بدات بۆ ئەوەی ڕێکەوتێکی مانادار لەسەر دابەشکردنی دەسەڵات و داهات لەگەڵ بەغداد بکات و مادەی 140 جێبەجێ بکرێت و کێشەی پێشمەرگە و کێشەکانی دیکەی کورد لەگەڵ عێراق چارەسەر بکات. بەڵام بارزانی سوور بوو لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم. ئەمڕۆ کە یادی 6 ساڵی ڕاپرسی ڕیفراندۆم دەکرێتەوە. ماوەی 6 مانگی تەواوە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بە فشاری حکوومەتی عێراق ڕاگیراوە. بەما حکوومەتی هەرێم ڕێژەی نزیکەی 180 داهاتەکانی خۆی لەدەستداوە و توانای دابینکردنی موچەی نییە. بەرپرسانی هەرێم چاویان لە ئەمریکیەکانان نێوەندگیری بکەن بۆ دەربازکردنی موچەی فەرمانبەران لە ناو ململانە سیاسیەکان. سعدی پیرا ڕۆژی ڕیفراندۆمی دیاری کرد، ڕۆژێک کە تەنانەت وەزیری دەرەوەی ئەمریکاش نەیتوانی وادەکەی بگۆڕێت. ڕیفراندۆم چۆن کرا؟ ئەم راپۆرتە تیشک دەخاتە سەر وردەکاری گفتوگۆی بارزانی ویلایەنەکان لە ڕۆژانی ئامادەکاری بۆ ڕیفراندۆم. دۆخی کورد لە ڕۆژگاری ڕیفراندۆمدا نیسانی 2017 کە وردەوردە شەڕی داعش بەرەو کۆتایی هەنگاوی دەنا. پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەفدێکی هاوبەشیان دروست کرد و سەردانی حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستانیان کرد. لەو سەردانەدا باسییان لەوە کردیانەوێت ڕیفراندۆم بکەن بۆ جیابوونەوە لە عێراق و دروستکردنی دەوڵەتی سربەخۆی کوردستان. ئەو کاتەی کە پارتی وێکێتی بابەتی ڕیفراندۆمیان وروژاند، حکوومەتی هەرێم لە ناو قەیرانێکی دارایی قوڵدا بوو. مانگانە بە پاشەکەوتی شەوە موچەی فەرمانبەرانی بۆ دابین نەدەکرا. لە ڕووی سیاسیشەوە هەرێمی کوردستان لە ناو قەیراندا بوو. ماوەی 2 ساڵ بوو بەهۆی یاسای سەرۆکایەتی هەرێم و درێژکردنەوەی وادەی سەرۆکایەتیەکەی مەسعود بارزانیەوە پارتی دەرگای پەرلەمانی داخست بوو. بزودنەوەی گۆڕانی لە حکوومەت دەرکرد بوو. ڕێگەی نەدەدا یوسف محەممەد سەرۆکی خوری چوارەمی پەرلەمانی کوردستان بگەڕێتەوە بۆ سەر کارەکەی لە هەولێر. چی گوترا؟ لەم بارودۆخەدا بوو ڕۆژی 7 حوزەیرانی 2017 لایەنە سیاسیەکان بەبێ ئامادەبوونی بزودنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بە سەرۆکاتی مەسعود بارزانی کۆبوونەوە. لەم کۆبوونەوەیدا بارزانی قسەی کرد و گوتی من دەزانم لە کوردستان کێشە هەیە، بەڵام ناکرێت ڕیفراندۆم ببەسترێتەوە بە کێشەکانەوە. ڕیفراندۆم بابەتێکی نەتەوەییە و پەیوەندی بە هیچ کەس و لایەنێکەوە نییە. دەبوو گۆڕان و کۆمەڵ بەشداری ئەم کۆبوونەوەیان بکردایە چونکە پرسێکی چارەنووسسازە، بەڵام بەداخەوە بەشداری کۆبوونەوەکەیان نەکرد. بە پێی بەدووادا چوونەکانی درە و بارزانی سەربوردێکی دۆخی کوردی لە عێراق گێڕاوەتەوە و گوتوێتی ئێستا گەیشتوونەتە دۆخێک عەلی غێدان لە کۆبوونەوەیەکدا هەڕەشەی کردووە و دەیەوێت هەولێر داگیر بکات. نوری مالیکی پێی وتووە پەلەمەکە تا فڕۆکەی F-16ەکانمان بەدەست دەکات و ئەو کات هێرش دەکەین. لە کۆتای قسەکانیدا بارزانی بە نوێنەری حیزبەکانی وتووە ئێستا دوو ڕێگامان لە بەردەمدایە، یان ئەوەی وەکو هاوڵاتیەکی عێراقی بمێنینەوە یاخود ئەوەی بڕیارێکی مێژووی بدەین. باشیان و مردنمان بەیەکەوە بێت، دەرفەت دێت و دەڕوات. سەرباری ئەوەی داوای لە حیزبەکان کرد لە کۆبوونەوەکەدا ڕۆژی بەڕێوەچوونی ڕیفراندۆم دیاری بکەن، بەڵام هەر لەو کۆبوونەوەیەدا بارزانی بە نوێنەری حیزبەکانی وتووە ئەنجامدانی ڕیفراندۆم بە واتای دامەزراندنی دەوڵەت نییە. دوای قسەکانی بارزانی بۆچوونی لایەنە سیاسیەکان بەم شێوەیە بوو لەبارەی ڕیفراندۆمەوە. گۆسرەت ڕەسوول عەلی جێگری یەکەمی سکرتێری گشتی ئەو کاتی یەکێتی بە نوێنەرایەتی یەکێتی بەشداری کۆبوونەوەکە بووە. گوتوێتی پشتیوانی ئەنجامدانی ڕیفراندۆم دەکەم. مەلا بەختیار کارگەڕ ئەو کاتی مەکتەبی سیاسی یەکێتی گوتوێتی لە دوای داعش مەترسی هەیە حەشدی شعبی پەلاماری کوردستان بدات. کێشەی ناوخۆی بە بچووک مەزانن. ئاسان نییە بە بێچارەسەرکردنی کێشەکان و کاراکردنەوەی پەرلەمان ڕیفراندۆم بکرێت. پێشنیاز دەکەم وەفدێکی لایەنەکان بەبێ پارتی و یەکێتی سەردانی گۆڕان و کۆمەڵ بکەن. نواندنی نەرمی لەلایەن کاک مەسعودەوە لەگەڵ گۆڕان و کۆمەڵدا شەرەفمەندیەکی گەورە دەبێت. ڕۆژنووری شاوەی سەندامی مەکتەبی سیاسی پارتی گوتوێتی سەرەتا کە سەردانی حیزبەکانمان کرد لەبارەی ڕیفراندۆمەوە هەڵوێستیان باش بوو. ئێمان لەگەڵ دەوڵەتێکی دیموکراتی ئەڵمانی داین. هادی عەلی بە نوێنەرایەتی یەکگرتووی ئیسلامی قسەی کردووە گوتوێتی یەکگرتوو بە شێوەیەکی مەبدەئی لەگەڵ ڕیفراندۆمەکەدایە و پێیان وایە ئەگەر کورد خۆی ئەمری واقع فەرز نەکات هیچ کەس ئەو کارەی بۆ ناکات. بەڵام نوێنەرەکەی یەکگرتوو داوای کردووە پێداویستیەکانی بەڕێوەچوونی ڕیفراندۆمەکە ئامادە بکرێت لە پێش هەمویانەوە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. کاوە مەحموود سکرتێری حیزبی شیوعی باسی لەوە کردووە ئەوان وەکو حیزبی شیوعی داوای دروستکردنی دەوڵەتی سربەخۆی کوردستان دەکەن، بەڵام بە جۆرێک شوناسی دەوڵەتەکە مەدەنی و ئەڵمانی و دیموکراسی بێت. بە پێچەوانێ ئەوی بارزانی لە کۆبوونەوەکەدا گوتوێتی ڕیفراندۆم بە واتای دروستکردنی دەوڵەت نییە. سکرتێری حیزبی شیوعی لە قسەکانیدا باسی لەوەش کردووە بێت ئەوە یەکلا بکرێتەوە ئایا ئێمە ڕیفراندۆم بۆ چ شتێک دەکەین؟
ئایا ڕفراندۆم پەرچەکردارە بەرامبەر بە بەغداد؟ کامیلی حاجی عەلی کە بە نوێنەرایەتی بزوتنەوەی ئیسلامی بەشدار بووە لە کۆبوونەوەکەدا گوتوێتی هەوڵ بدرێت هاوکات لەگەڵ ڕاگەاندنی وادەی بەڕێوەچوونی ڕیفراندۆمدا مژدا بە خەڵک بدرێت لەمەدا مەبەستی لەوە بووە حکوومەت چەند موچەیەک بەسەر فەرمانبەراندا دابەش بکات کە ئەو کاتیش فەرمانبەران کێشەی وەرگرتنی موچەکانیان هەبووە. بەڵێن عەبدوڵڵا سکرتێری حیزبی زەحمەتکێشان گوتوێتی ئێمە پشتیوانی ڕیفراندۆم دەکەین و پێویستە پەلەی لێ بکرێت چونکە دواکەوتووە. مونا قەهوەچی کە بە نوێنەرایەتی حیزبە تورکمانیەکەی بەشدار بوو بەتوندی پاڵپشتی ڕیفراندۆمی کردووە و پێی وابووە ڕیفراندۆم دواکەوتووە گوتوێتی دەبوو ساڵی 2003 ڕیفراندۆم بکرایە. محەممەد حاجی مەحموودی سکرتێری حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان و سەرۆکی پارتی سۆسیالیستی دیموکراتی کوردستانی ئێستا گوتوێتی پێویست بوو گۆڕان و کۆمەڵیش بەشدار بوونایە بەڵام من لەگەڵەوە دانیم ڕیفراندۆم دوا بخرێت ڕاستە قەیران هەیە بەڵام ڕیفراندۆم لە قەیران گەورەترە. مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەو کاتی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان و سەرۆک وەزیرانی ئێستا گوتوێتی ڕیفراندۆم پرۆسەیەکی نەتەوەییە و کەس ناتوانێت دژی بوەستێت. بەگشتی لە کۆبوونەوەکەدا زۆرینەی لایەنەکان لەسەر دوو خاڵ هاوڕابوون کە ئەمانە بوون هەموو لایەنەکان بەشداری بکەن لە پرۆسەکەدا بە گۆڕان و کۆمەڵی ئیسلامیشەوە هەمووان بە شێوەیەکی مەبدەئی لەگەڵ سازدانی ڕیفراندۆمدا بوون. زۆرینەی لایەنەکان داوای کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانیان دەکرد. ئەبوو کاروان وەکەندامی مەکتەب سیاسی حیزبی شیوعی بەشدار بووە لە کۆبوونەوەکەدا و لەسەر ئەم بابەتە قسەی کردووە و داوای لە بەرزانی کردووە پەرلەمانکارا بکاتەوە و ڕێگەبدات یوسف محەممەد بگەڕێتەوە بۆ پەرلەمان. بارزانەی ڕەتی کردوتەوە وتوێتی یوسف محەممەد سەرچاوی هەموو کێشەکان بۆ و ڕێگەی پێنادەین بگەڕێتەوە. بارزانی پێشنیازی کردووە بۆ ئەبوو کاروان پۆستی سەرۆکی پەرلەمان وەربگرێت. ئەبوو کاروان ڕەتی کردوتەوە چونکە مەبەستی پێشنیازەکەی ئەبوو کاروان بۆ پینەکردن و چارەسەرکردنی ناکۆکیەکان بووە نەک بەدەستهێنانی پۆستەکە. بەر لە بەڕێوەچوونی ڕیفراندۆم لە 15 مانگی ئەیلولدا بارزانی بە پاڵپشتی یەکێتی و ئەو لایەنانی کە لە ئەنجومەنی باڵی ڕیفراندۆمدا پاڵپشتیان دەکرد پەرلەمانی کوردستانی بەبێ گەڕانی یوسف محەممەد کارا کردەوە و پەرلەمان بڕیاری سازدانی ڕیفراندۆمی پەسەند کرد. زۆربەی لایەنەکان باسییان لە چاکردنی دۆخی بژێ و موچەی فەرمانبەرانیان کردووە بەر لە سازدانی ڕیفراندۆمەکە. ئەوانی لە کۆبوونەوەکەدا لەگەڵ سازدانی ڕیفراندۆم نەبوون تەنیا دوو لایەن بوون. ئایدن ماڕوو بە نوێنەرایەتی بەرەی تورکمانی بەشدار بوو لە کۆبوونەوەی لایەنە کوردستانیەکاندا. ئایدن داوای کردووە هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد دانوستان بکات. هەروەها داوای کردووە ڕۆڵی پێکهاتەکان لە ڕیفراندۆمدا دیاری بکرێت. ئاشووریەکان بە هەمان شێوە دشی ڕیفراندۆم بوون. نوێنەرەکەیان کە کەسێک بۆ بەناوی یعقوب گوتوێتی ئێمە پشتیوانی مافەکانی کورد دەکەین بەڵام دەبێت ڕێکەوتن لەگەڵ کرد و ئاشووریەکان بکرێت چونکە ئاشووریەکان لە کوردستان چەوسێنراونەتەوە. بەرەی تورکمان و ئاشووریەکان تەنیا لەم کۆبوونەوەیدا بەشداریان کرد و دواتر بەشداری هیچ کۆبوونەوەیەکی لیژنەی باڵی ڕیفراندۆمیان نەکرد. سعدی پیرا ڕۆژی ڕیفراندۆمی یەکلایی کردەوە. کاتێک قسە و باسەکان لەباری ڕیفراندۆمەوە تاو بوون مەسعود بارزانی کە سەرۆکاتی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی دەکرد ڕووی لە هەندرێن محەممەد سەرۆکی کۆمسیۆنی باڵی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی کوردستان کرد و لێی پرسی چەندێک کاتتان دەوێت بۆی ئامادەکاری بکەن بۆ سازدانی ڕیفراندۆم. سەرۆکی کۆمسیۆن دەڵێت لەو ڕۆژەوەی بودجە بۆ ڕیفراندۆمەکە ئامادە دەکرێت ماوەی 120 ڕۆژمان پێویستە. بارزانی بە تووڕەیەوە دەڵێت ئەمە کات کوشتنە ئەو هەموو کاتەی ناوێت ئەگەر نایکەن باڕای بگەێنین کە ڕیفراندۆم ناکرێت. تەنانەت ئەگەر ئەمریکاش دژ بێت من هەر ڕیفراندۆم دەکەم ئەگرێەوە نایکەن من کاتی ڕیفراندۆمەکە دیاری دەکەم. لەم کاتەدا بوو کە سعدی ئەحمەد پیران دەمی مەکتەب سیاسیەکەتی پێشنیازی کرد ڕۆژی 25 ئەیلولی 2017 ڕیفراندۆم بەڕێوە بچێت. بارزانی پێشنیازەکەی سعدی پیرەی زۆر بەدڵ نەبووە و خوازیار بووە کە لە ڕۆژی 1 ئەیلول ڕیفراندۆمەکە بکرێت بەڵام لە ناچاریدا قبوڵی کردووە. سعدی پیرە پێشنیازەکەی بۆ ئەوە کردووە هەندێک کاتی ڕیفراندۆمەکە دوا بخات و ئەوەی دەرفەتی زیاتر هەبێت بۆ بیرکردنەوە و بڕیاردان. هەر لەم کۆبوونەوەیدا بوو کە لایەنەکان ڕێکەوتن لەسەر ئەوەی لیژنەی باڵی ڕیفراندۆم دروست بکرێت بۆ ڕۆژی دواتر هەر لایەنێک نوێنەری خۆی لە لیژنەکەدا دیاری بکات. کۆبوونەوەی لیژنەی ڕیفراندۆم. کۆبوونەوەی دواتر لیژنەی باڵی ڕیفراندۆم دروست کرا و یەکەمین کۆبوونەوەی خۆی ڕۆژی 7 2017 بە سەرۆکایەتی مەسعود بارزانی بەست. ئەم کۆبوونەوەیە لە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان کەتیدا ڕۆژی ڕیفراندۆم دیاریکرا جیاوازتر بوو. بارزانی و نوێنەری لایەنەکان لە لیژنەی ڕیفراندۆم دوای وەرگرتنی بۆچوونی وڵاتانی جیهان هەندێک لە بڕیارە توندەکان بۆ سازدانی ڕیفراندۆم پاشەکشەیان کردو با پێچەوانەی کۆبوونەوەی لایەنەکانەوە کە ئەستوسۆس تێیدا زاڵ بوو. لەم کۆبوونەوەیدا کەمێک ورتر و هۆشیارانەتر قسە لەسەر سازدانی ڕیفراندۆم کرا. لەم کۆبوونەوەیدا
بارزانی باسی لەوە کردووە نوێنەری سکرتێری گشتی نەتۆ یەکگرتووەکان و باڵیۆزی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و کۆسڵی وڵاتانی بینیوە و هەمویان لەگەڵ ئەوە دانین هەرێمی کوردستان ڕیفراندۆم بکات و دەڵێن کاتەکەی گونجاو نییە. بە پێی ئەوەی باس دەکرێت لەم کۆبوونەوەیدا بارزانی دوای وەرگرتنی بۆچوونی ئەمریکا و نەتۆ یەکگرتووەکان و کۆنسوڵی وڵاتان بۆچوونی گۆڕاوە و پاشەکشەی کردووە و بە نوێنەری لایەنەکانی گوتووە خۆتان ئەزانن لە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکاندا ئێوە کاتی ڕیفراندۆمتان دیاری کردووە نەک من، واتە بەرپرسیاریتەکەی خستۆتە ئەستۆی لایەنە سیاسیەکانەوە. ئەما لە کاتێکدایە لە کۆبوونەوەکەدا بارزانی خۆی فشاری کردووە ڕیفراندۆمەکان لە کاتێکی زووتر لە 25 ئەیلول بەڕێوە بچێت و تەنانەت گوتوێتی ئەگەر ئەمریکاش دژ بێت ئەو هەر ڕیفراندۆم دەکات. نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک یەکێک لەوانە بووە کە لە یەکەمین کۆبوونەوەی لیژنەی ماڵی ڕیفراندۆمدا قسەی کردو گوتوێتی بۆ پاڵپشتیکردنی قسەکانی کاک مەسعود منیش لەگەڵ باڵیۆزی ئەمریکا دانیشتم هەمان قسەیان کرد کە کاتەکە گونجاو نییە، بەڵام وتم ئەگەر ڕیفراندۆمەکە دوا بخین بۆ کاتی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە 2010دا بەڵێن دەدەن هاوکارمان من باڵیۆز بەڵێنی نەدا. کاک مەسعود من لەگەڵ بۆچوونی تۆدام لەبارەی ئەوەی عەبادی لە مالیکی باشترە. لەبارەی هەڵوێستی یەکێتیەوە سەبارەت بە ڕیفراندۆم نەجمەدین کەریم باسی لەوە کردووە لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی کەس دژی ڕیفراندۆم نییە و ئەنجومەنی ناوەندی یەکێتیش دەنگی داوە بە ڕیفراندۆم. لەم کۆبوونەوەیدا هەندێک ڕەخنەگیرا لەوەی بەتایبەتی لەلایەنی پارتیەوە تەخمینی ئەو کەسانە دەکرێت کە دەڵێ بەشداری ڕیفراندۆم ناکەن و دەنگ نادەن. بارزانی لەم بارەیەوە گوتوێتی من لەگەڵ تەخمینکردندا نیم، بەڵام ئەوەی ئەوانەش دەیکەن و دەیڵێن لەباری ڕیفراندۆمەوە ڕاست نییە. دوای ئەم کۆبوونەوەیە بارزانی گەشتێکی ئەوروپای کرد تاوەکو لەوێ لە ناوەندە سیاسیەکان بانگەشە بۆ ڕیفراندۆم بکات و دۆست بۆ ڕیفراندۆم کۆ بکاتەوە، بەڵام لەوێ پرسیاری لێکرا لەبارەی ئەوەی بۆچی دەرگای پەرلەمانی کوردستانی داخستووە. ئەما بارزانی نیگەران کردووە و بە شێوێکی خێرا کۆتایی بە گەشتەکە هێنا و گەڕایەوە بۆ کوردستان. بارزانی و ئەوانی پاڵپشتی ڕیفراندۆمیان دەکرد بابەتەکەیان بە جددی گرتبوو، تەنانەت لیژنەیەکیان دروست کردبوو بۆ نووسینەوەی دەستوری دەوڵەتی کوردستان. ئەمە ئەو کاتە بوو کە هێشتا ڕیفراندۆم نەکرابوو، ئاسۆی کاردانەوەی عێراق و وڵاتانی ناوچەکە بە تەواوەتی دەرنەکەوتبوو. نامەکەی تیلەرسۆن ڕێکس تیلەرسن وەزیری دەرەوەی یەکاتی ئەمریکا ڕۆژی 23 ئەیلول واتە 2 ڕۆژ بەر لەوەی ڕیفراندۆم بەڕێوە بچێت نامەیەکی بۆ مەسعود بارزانی نارد تێیدا داوای لێکرد پرۆسەی ڕیفراندۆم دوا بخات و بەدیلی ئەمریکا هاوپەیمانەکانی قبول بکات. مەبەست لە هاوپەیمانەکانەوە بوو بەریتانیا و ئەڵمانیا و فەڕەنسا و نەتە یەکگرتووەکانیش پشتیوانی ناوڕۆکی نامەکەی وەزیری دەرەوەی ئەمریکایان دەکرد بۆ بارزانی. بەدیلی ئەمریکا هاوپەیمانەکانی کە لە نامەی تیلەرسۆندا کە زیاتر لە 700 وشە پێکاتبوو ئەو بوو کورد ڕیفراندۆم نەکات و لەبری ئەوە بۆ ماوەی ساڵێک بچێتە گفتوگۆوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ بەغداد و ئەگەریش هەیە وادەی دانوستانەکە دوای ساڵەکە درێژ بکرێتەوە. تیلەرسۆن باسی لەوە کردبوو ئەمریکا لەگەڵ بەریتانیا و فەڕەنسا هەوڵ دەدەن بەدیلی ڕیفراندۆم کە دایالۆگا لەگەڵ بەغداد بۆ چارەسەرکردنی کێشەکان لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی پەسەند بکرێت. ئەگەر بەدیلەکەش ئەنجامی نەبوو ئەو کاتەوان پاڵپشتی کورد دەکەن ڕیفراندۆم بکات. لا بەرامبەردا هۆشداریدا بوو لەبارەی ئەوەی ئەگەر هەرێم بەدیلەکە قبول نەکات و سوور بێت لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم ئاکامی مەترسیداری دەبێت. نامەکە بە فەرمیدانی بۆ دانابوو کە کورد لە ساڵی 1920ەوە ستەمێکی مێژووی لێ دەکرێت. باسی لەوە کردبوو بەدیلەکەی ئەمریکا هەلێکی مێژوویە بۆ کورد کە شایستەی تاقیکردنەوەیە. ئەمریکا لەو نامەی تیلەرسۆندا لە بەرامبەر ئەوەی بارزانی ڕیفراندۆمەکەی دوا بخات ئامادەی نیشاندابوو ئەم کارانە بۆ کورد بکات. ڕێکەوتنی مانادار لەسەر دابەشکردنی دەسەڵات و داهات، جێبەجێکردنی مادەی 140 چارەسەرکردنی کێشەکانی دیکەی وەک پێشمەرگا فڕۆکەوانی مەدەنی نوێنەرایەتی دیبلۆماسی و زۆری تر. فواد حوسێن کەوکا سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ وێسا وەزیری دەرەوەی عێراقا لە کۆبوونەوەی ڕۆژی 23 لیژنەی باڵی ڕیفراندۆمدا نامەکەی تیلەرسۆنی خوێندەوە و وەریگێڕا بۆ سەرزمانی کوردی. زۆرینەی ئامادەبووان لەگەڵ ئەوە بوون ڕیفراندۆم بکرێت و دواتر لەگەڵ بەغداد دانوستان بکرێت. لەو کاتانەدا کە ئەمریکا نامەکەی بۆ بارزانی نارد ئێرانیش فشارەکانی لەسەر یەکێتی تۆنتر کردەوە. وەفتێکی یەکێتی بانگشتی تاران کران لەوێ پەیامی توندیان پێدرا گە ڕیفراندۆم بکەن ناوچەکانی ژێر دەسەڵاتیان لێ دەسەندرێتەوە. مەلا بەختیار هەڕەشەکانی ئێرانی لە یەکێتی لە کۆبوونەوەی لیژنەی باڵی ڕیفراندۆمدا خستە ڕوو. محەممەد حاجی مەحموود سکرتێری حیزبی سۆسیالیست لەوانە بوو کە پێشبینیەکەی بەو شێوەیە بوو. سەرباری هەڕەشەکان شیعە یاخود بە دیاریکراوی حەشدی شەعبی شەڕی کورد ناکەن
مەلا بەختیار داوای دەکرد بڕیاری کۆتایی لەبارەی بەڕێوەچوون یان نەچوونی ڕفراندۆم دوا بخرێت بۆ دوایین ساتەکان بۆی هەڵوێستی وڵاتانی ناوچەکە بە تەواوەتی بەدیار بکەوێت. ئەم قسانەشی دوای سەردانی وەفدی یەکێتی هات بۆ تاران. هەر لەو ڕۆژەدا بوو بافڵ تاڵەبانی کوڕە گەورەی جەلال تاڵەبانی سەردانی مەسعود بارزانی کردو. دوای گەڕانەوەی بۆ میدیاکانی یەکێتی ڕایگەیاند ڕێفراندۆم ناکرێت و کورد قایل بووە بە پێشنیازەکانی ئەمریکا هۆپەیمانەکانی. لەو سەردانەدا بافڵ تاڵەبانی بە توندی دەستی بارزانی گوشی و داوای لێکردووە لەسەر بەڵێنی خۆی ڕێفراندۆمەکان نەکات. بارزانی بەڵێنی پێداوە. ئەمە هۆکارەکە بووە کە بافڵ تاڵەبانی دوای کۆبوونەوەکە ڕایگەیاندووە ڕێفراندۆم ناکرێت. ڕۆژی 25 ئەیلولی 2017 لە ناوبار و دۆخێکی خراپی ئابووری سیاسی و ناوخۆی هەرێمی کوردستان و لەژێر فشاری وڵاتانی ناوچەکە وەک ئێران و تورکیا و ناڕەزایەتی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و یەکێتی ئەوروپا بارزانی و ئەوانەی پاڵپشتیان دەکرد ڕێفراندۆمیان کرد. ڕێفراندۆمەکە لە چەند ناوچێکی کێشە لەسەر بەڕێوە چوو. بەپێی قسەی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ڕێژەی ١٧٢ ئەوانی مافی دەنگدانیان هەبووە بەشداریان لە ڕێفراندۆمەکەدا کردووە. دهۆک بەرزترین ئاستی بەشداری و پارێزگای سلێمانی و هەڵەبجا کەمترین ئاستی بەشداریان تۆمار کرد. بە گوتەی کۆمسیۆن ڕێژەی زیاتر لە ١٠٢ بەشدار بووان بە بەڵێ دەنگیان بۆ سەربەخۆی کوردستاندا. ئەو کات جوڵانەوەی نەخێر لە ئێستادا کە شاسوەر عەبدولواحید سەرۆکایەتی دەکرد دەیگوت ساختەکاری لە ڕێفراندۆمەکەدا کراوە. بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ ئیسلامی کە بەشدار نەبوون لە ناو ئەنجومەنی باڵای ڕێفراندۆمدا لە ڕۆژی دەنگدانیاندا چوونە پاڵ ڕێفراندۆمەکە و عومەر سەید عەلی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و عەلی باپیر ئەمیری کۆمەڵ ئیسلامی بە بەڵێ دەنگیاندا بۆ جیابوونەوە لە عێراق. ڕۆژی 1 ئۆکتۆبەر ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم لە هەولێر بە سەرۆکاتی مەسعود بارزانی کۆبووە و لە کۆبوونەوەکەدا بڕیاردران ناوی ئەنجومەنەکە بگۆڕدرێت بە ئەنجومەنی سەرکردایەتی سیاسی کوردستان. ئەنجومەنە نوێیەکە بڕیاریدا بەبێ هەڵوەشانەوەی ئەنجامی ڕێفراندۆم دەست بکرێت بە گفتوگۆ لەگەڵ بەغداد. بەڵام بەغداد ڕایگەیان بەبێ ڕاگەاندنی هەڵوەشانەوەی ئەنجامی ڕێفراندۆم ئامادەنیە هیچ گفتوگۆیەکیان لەگەڵدا بکات. لە پاڵەمانەدا ئێران و تورکیا سنوورەکانی وشکانی و ئاسمانی خۆیان بەڕووی هەرێمدا داخست و دەستیان کرد بە ئەنجامدانی مانۆڕی سەربازی هاوبەش لەگەڵ هێزەکانی عێراق لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان. بەیانی ڕۆژی 25 نۆڤەمبەر دوای کارەساتەکانی 16 ئۆکتۆبەر و لە دەستدانی ڕێژەی 151 خاکی ناوچە کێشە لەسەرەکان دادگای فیدراڵی عێراق فەرمانێکی دەرکرد و کارکردنی بە ئەنجامەکانی ڕێفراندۆمی هەرێمی کوردستان سەر کرد. هەرێم کە پێشتر لەسەر بانگەوازی ئایەتۆڵڵا عەلی سیستانی مەرجەعی شیعەکان ئامادەی خۆی بۆ دانوستان لەگەڵ بەغداد دەربڕی بوو، فەرمانەکەی دادگای فیدراڵی عێراقی پەسەند کرد و باوەش قایل بوو بە هەڵوەشانەوەی ئەنجامی ڕێفراندۆم لە پێناو دەستپێکردنەوەی دانوستان لەگەڵ عێراق بۆ هەرێمی ژابلوقە لەسەر دەروازە سنووریەکان و فڕۆکەخانەکان هەڵبگیرێت. هەرێم لە دوای ڕێفراندۆمەوە تووشی چەندین قەیران هاتوو تا ئێستاش لە گفتوگۆدایە لەگەڵ عێراقدا. سەرباری دانوستانەکان تا ئێستا هیچ ئاسۆیەکی گەشوڕوون لە ئارادانە. راپۆرتی شیکاری دامەزراوەی میدیایی درەو.